بسم الله الرحمن الرحيم الحمد لله وكفى وصلى اللهم على نبينا المصطفى وعلى آله وأصحابه المجتبى وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله بەڕێزان و خۆشەویستان لە زنجیرەی بیستەهەمین دەگەینەوە ئێوەی بەڕێز و خۆشەویست لە دەربارەی پەیڕە و پرۆگرامی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم سەبارەت بە پەروەردەی منداڵ. خۆشەویستان بەڕێزان باسی چەند بنەمایەکمان کرد لە چاکەکردن لەگە دایک و باوک، باسمان کرد لە زنجیرەکانی پێشوو کە چاکەکردن لەگە دایک و باوک لە زۆربەی زۆری هەرە کارە گەورەکان چاکتر و باشتر و خێر و ئەزر و پاداشتی گەورەترە. ئێستا دەین باسی ئەوە دەکەین چاکەکردن لەگەڵ دایک و باوک زۆر گەورەترە لەوەی و پێویسترە لەوەی کە ئینسان چاکە لەگەڵ خێزانی خۆی بکە، لەگەڵ خێزانی خۆی بکە. بزانن تەمەشا بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویستان دەفەرموێ هەر کاتێ 15 خەسڵەت 15 صفەت لەناو ئومەتی من پەیدا بوو، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم بەڵاو دەرد و ناخۆشی ڕوو لە ئومەتی من دەکا. یەکێک لەوانە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەفەرمێ عەقە ئومەهو وبەڕە زەوجەتەهو. یەکێک لەو صفەتانی ئەوەیە کاتێک کەوا لەناو ئومەتی من پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کەوا خەڵکێک پەیدا بن صفەتیان وابی بەڕ عەقە ئومەهو، عەزیەتی داک و بابی داچی دەدا، دڵی داچی دەشتێنی، ڕەنگە وابی لە داچی خۆی بدا، بەڵام لە مقابلی چی؟ لە مقابلی ئەوەی کەوا لەگەر خێزانەکەی دڵی خێزانەکەی ڕازی بکە، لەگەر خێزانەکەی باش بی. خۆشەویستان و بەڕێزان بەڕاستی چاکەکردن لەگەر دایک و باوک بنەمایەکی زۆر گەورەیە. لە هەمان کاتیشدا دەبی ئەمە بزانین خۆ مەعنای ئەوە نییە کەسێک چاکە لەگە داچی بکە ماڵ و منداڵی خۆی فڕێ بدا، خێزانی خۆی ئیهمال بکە و فەرامۆش بکە. نا، لە شەریعەتی ئیسلام خوای گەورە سوبحانه وتەعالی ناودڵی ئینسان مەحەبەت و خۆشەویستی لە ناودڵی ئینسان هەر کەسێک جێگایکی تایبەتی هەیە، هەر کەسێک بە شێوازێک دەردەبدرێ. بۆیە تەمەشا بکە خۆشەویستی دایک ئەوەیە لەگەری نەرم بی قسەی بکەی دەستی ماچ بکەی. خۆشەویستی دایک ئەوەیە بەهانای بتی کاتێک پێویستی بەتوە کە مەعاشەکەت وەگرت ئەگەر 10,000 بی 15,000 بی 20,000 بی هەدیەکی لۆ بکڕی یان لە ناو بەرچی داکردبنی نەکو پێویستی محتاجی خەڵکانی تربی، ئەوە چاکەیە. بەڵام لە مقابلی ئەوەش دەبی بزانی چاکەکردن لەگە خێزانیشت پێویستە، هەدیەکی دەبۆ خێزانت ببە، سۆز و خۆشەویست خۆشت دەرببڕە لە بۆ خێزانت. کەواتە دەبێ ئینسانی عاقڵ و هۆشمەند ئەو کەسەیەکەوە هاوسەنجی ڕابگری لە بەینی خۆشەویستی دایک خۆشەویستی خێزانی. عاقڵ و ژیر ئەو کەسەیە هاوسەنجی ڕابگری لە بەینی چاکەکردن لەگە دایک چاکەکردن لەگە خێزانی. یعنی بەڕاستی دەبین زۆر جاری وا هەیە لە بەینی بووک و خەسوو کە کێشە پەیدا دەبی سەبەبەکە پیاوەکەیە، نازانی قسان بکە، نازانی دڵیان ڕابگری، نازانی هاوسەنجیەک پەیدا بکاتن لە بەینی خێزانەکەی لەگەر دایکەکەی. بزانە بۆ نمونە تەمەشا دەکەی هەندێک ئافرەتی بە تەبیعەتی خۆی ڕەنگە صفەتی چروکی و ڕەزیلیان هەبیتن. کاکە کە مەعاشەکەت وەگرت هەدیەکی دەکڕم لە ناو زەرفەشی دەکەم بەبێ ئەوەی خێزانەکەت بزانی لۆ داکرد ببە، یان قەنەعەتی پێبیرە هەدیەکەت کە لۆ داکرد بێت هەدیەکی لۆ خەسوود ببە، لۆی کێشە لۆ پەیدا نەبیتن. یان کە چووی سەردانی داکرد کە سەردانی خەسووشت بکە لەوەی هاوسەنجی پەیدابی. بەڵام هەندێک پیاو هەیە دەڵێتە خێزانەکەی نابی سەردانی داکرد بکەی، زۆر بە سوچی ناوی داچی دەینیتن. لەگەر خوشک و برایەکانی ماری خەزورانی زۆر خراپە، دەیوێ خێزانەکەشی خاک و خۆربی لۆ داچیوی لە بۆ بابی لە بۆ برایەکانی، ئەوە زۆر غەڵەتە. ئینسانی عاقڵ دەبی بزانیتن کلیلی کێشەکان، بزانتن کام کلیل گونجاوە لە بۆ کام کێشە هەتا دەرگاکە بکات و لی بتتە ژۆرەوە و هەروەها کێشەکە حەل بکاو بە سوک و سانایی لی بێتە دەرێ. یەکشتن لەوانە برایانی بەڕێز و خۆشەویست و بینەرانی بەڕێز ئەوەیە کاتێک کە ئینسان چاکە دەکە لەگە داچی دەبی ئاگاداربی بزانی چاکەکردن لەگە دایک گەورەترە لە چاکەکردن لەگە ماڵ و منداڵ، یعنی لەگەڵ منداڵەکان لەگەر کوڕ و کچەکانت. یعنی ئینسان دیسان بە هەمان شێوە ئەوەی دەوێتن دەبی ئینسان وا جەوەکی وا دروست بکە ئەگەر دایکت وایە ئەگەر باوکت مایە منداڵەکان دوان ڕابێنە داکتیان خۆش بوێ بابتیان خۆش بوێ بەچی بەوەی کەوا
باسی ئەو ئەجر و پاداشتانەیان لە بۆ بکەی بەوەی کەوا بە خۆت پێشەنگ بی. مامۆستایەکی بەڕێز هەیە کەوا دۆستەکی زۆر نزیک و خۆشەویستە، پێشنوێژی وتار خوێنە، خوای گەورە پایەدار و تەمەندرێژی بکاتن. خۆی باسی کە تاوان پیرەداکەی زۆر ئەختیاری هەیە، دایکی هەردوو چاوی کۆرەیە، یعنی لۆ هەموو شتێک پێویستی بە منداڵەکانیەتی لەبەرەوەی بە نەخۆشی شەکرا هەردوو چاوی لە دەستدایە ئەو پیرێژنا ئەختیارە. ئەو مامۆستا بە ڕێزە دەیوت سوێن بە ذاتی خوا، دەیگو ئەگە دایکم یەک بەرداغ ئاوی بۆ یەک بەرداغ ئاو لێ ناگەڕێم هیچ کەسێک لە کوڕەکانم لە کچاکانم حتى خێزانیشم لە بۆی بە ئین لە بخۆم دەیبم دەمەوێت بەخۆم ببمە پێشەنگ، چونکە خزمەتکردنی دایک و باوک فەرز و واجبە لەسەر منداڵ، بەڵام واجب نییە لەسەر خێزان. یعنی لەسەر خێزانی هیچ کەسێکی واجب نییە خەسووی بەخێو بکە، ئەگە بیکە ئەوە چاکەیە، ئەوە خێرەی زۆر گەورەیە، هاوکاری پیاوەکەیەتی، ئەوە ئەجر و پاداشتی قیامەتە لۆی دەنووسرێ، بەڵام فەرز و واجبە لەسەر هەموو منداڵێک خزمەتی داک و بابی خۆی بکاتن. کەواتە بزانە لۆیە بەڕاستی خزمەتکردنی دایک و باوک و بە گەورەدانانی دایک و باوک لەسەر منداڵ ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێک کە ئیمامی بوخاری و مسلم دەجێڕتەوە دەفەرمێت سێ کەس بە سەفەرێک دەبچوون لە شارێک لە بۆ شوێنێک، شەویان بەسە داهات، کە شەویان بەسە داهات خۆیان لە ئەشکەفتەکی نا دنیا زۆر سارد بوو، باو بارانێکی زۆر بە خوڕ دەباری، باو بارانێکی زۆر بە قووەت، لە ناچاریان شەویشیان بەسە داهات خۆیان خستە ناو ئەشکەفتەکی، لە ئەشکەفتەکەی مانەوە لەگە دەنجی گەوارەی زۆر و خوڕەی لێزمەی باران بەردەکی زۆر گەورە لە شاخەکە بەر بۆوە بە دەرچی ئەشکەفتەکە ڕاز ئەوها دەرچی ئەشکەفتەکەی گرت قەپاتی کرد، یەک بەنفەد و ڕێگە چارە نمە ئەوانە لێ بێنە دەرێ. لۆیە ناچار بوون وەکو ئەوڕۆ مۆبایل نەبوو، وەکو ئەوڕۆ هیچ هۆکارێک نەبوو دەنجی خۆیان بگەینە خەڵکانێک، لۆیە ئەوانە دانیشتن بێ ئومێد بوون لەوە هیچ شتێک کە ئەوانە لێرە لەناو ئەو ئەشکەفتە بێنە دەرێ، بۆیە وا حسابیان کرد کە مردنی وان ئەو ئەشکەفتە دەفتە قەبری وان. بەڵام کاتێک هەستێکیان دانیشت و بیریان کردەوە وتیان سوێن بەخوا ڕزگاربوونی ئێمە زۆر ئەستەم و زۆر زەحمەتە، مەگەر هەر یەکێک بپاڕین و بەخوا بە باشترین چاکەکە لە دنیا کردیتمان. یەکێکیان وتی یا ڕەبی خوایە خۆت ئاگاداری و عەلیم و خەبیری بەوەی کەوا من کچە مامێکم هەبوو، کچێکی زۆر بەرچاو و جوان بوو، زۆر عاشقی بووم، زۆر بە ئومێد و ئاواتەی ئەوەی بووم ڕۆژێک پێی بگەم، بەڵام ئەو ئافرەتە زۆر ئافرەتەکی سەربەرز و زۆر ئافرەتێکی داوێن پاک و بەڕەوشت بوو، بە هیچ نەوعەک نزیک نەدەبەوە لە من. دەڵێ هەتا ڕۆژێک ئەو ئافرەتە ناچار بوو لە برسان تینی، یعنی برسی تینی لە بۆ هینا، دا منیش کابرایەکی هەبوو دەوڵەمەند بووم ڕووی لە من کرد، وتی ئەی ئامۆزا هاتیم یارمەتیەکم بدەی، منیش گوتم 100 دینارت دەدەمێ بەو مەرجەی کەوا ڕێگام بدەی کارێکی خراپن لەگە بکەم. دەڵێ ئەو ئافتە لە ناچاریان ڕازی بوو، لەو کاتەدا دەڵێ کوو پیاو لەگەر خێزادی خۆی دەیوێ جوود بوون ئەنجام بدا سەرجەی بکە ئاوا بوو، لەو کاتەدا ئەو ئافرەتە بە داوێن پاکە بە دینە خوا ناسا وتی یا ڕەجول یا ابن عم ئەی ئامۆسا اتق الله لەخوا بترسێ لا تفض الخاتم إلا بحقی، تخوا ئەو مۆرەی کەوا خوا دایناوە مەیشتێنە مەگەر بە حەقی خۆی نەبی کە شەریعەتی ئیسلام مارەکردنە کەوا حەلالبوونی یەکتری دە لە بۆ یەکتر. ئینجا دەڵێ ئەو پیاوە هەستا گوتم یا ڕەبی خوایە واللهی ئەو گوناحم لە پێناوی تو نەکردیا، لۆیە لەو کات دەدرێ بەردەکە لاچوو لەو کاتتا، بەڵام مەجای ئەوەی نەبوو تێیدا بینە دەرێ. ئەوی دووەمیان گوتی یا ڕەبی خوایە خۆت ئاگاداری ڕۆژێک هەندێک ئیش و کارم هەبوو، کابرایەکم هینا بە کرێ ئیشم لە بۆ بکات، دوای ئەوەی ئیشی کرد لەسەر کرێکە ڕێک نەکەوتی تووڕە بوو کرێکەی بەجێهێشت، منیش ئەو کرێ بە ماڵێکی ئەمانەتم لە خۆدانا هەستام ئیشم پێکرد، مەڕم پێکڕی، بزنم پێکڕی، چێرم پێکڕی، حشترم پێکڕی، ئەو ماڵە بەرەکەتی کەتە ناوی زۆر بوو. دوای چەندی ساڵ ئەو کابرا کرێکارە فەقیر و هەژارە هاتەوە کردم گوتی ئەی پیاو کرێکم لە کندووە کرێ یەک دانا، ئەگەر کرێکم بدێ وەڵڵاهی زۆر ناچارم. گوتم کاکە ئەو هەموو مەڕ و ماڵات و چێر و حشترە هەمووی خۆتە بیبا، دەرێ سوێن بەخوا هەمووی برد، یەک تاکە مەڕیشی دۆ بەجی نێشتم. یا ڕەبی خوای ئەگەر ئەوم لە پێناوی تو کردیا کە ئەو حەقم بە باشترین شێوە گەیاندەوە خاوەنەکەی خۆی،
یا ڕەبی خۆیان دەرگای خێرمان لێ بکەوە دەرێ قیتێک کشت بەرەکە لاکت بەڵام هێشتا ئیوەی دە و بێی دەدەرێ ئەوی سێم وتی یا ڕەبی خۆیان خۆت ئاگاداری من کەسێک بووم دایک و باوکەکی پیری پەککەوتەی اختیارم هەبوو هەموو ڕۆژێ دەچوومە شوانیەتی کەومەڕەکانم دەبەردا ئاقل لەوە ڕاندن کاتێ ئێوارەی دەهاتمەوە ئەو شیرەی دەتۆشی دەمهینا حتا دایک و باوکم نەیان خواردبایەوە نەم دەدا یەکێک لە منداڵەکانم لەوە ئێوارەیەکیان هاتمەوە تۆزێک تاخیر بووم شەوەکەی داک و بابم نووسە بوون شیرەکەم لەسەر دەستی خۆم ئەوها لە بۆیان ڕاگرت حتا بەرە بەیانێکی زۆر تاخیر نەمدا یەک لە منداڵەکانم حتا دایک و باوکم بە خۆیان بەخەبەر هاتن شیرەکەم دانێ ئەوان خواردیانە و نۆشیان کرد ئەو دەدامە منداڵەکان یا ئیلاهی یا ڕەبی ئەگەر ئەو کارم لە پێی ناوی تو کردی ئەی خوایە یا ڕەبی خۆیان لەو ناخۆشی ڕزگارمان بکەی دەبێ بەیەکجاری بەردەکە لاکەت و هەر سێکیان ڕزگاریان بوو کەواتە بەڕێزان خۆشەویستان ئەی گەنج و لاوەکان بزانن تاکەکردن لەگە دایک و باوک ڕێگا و هۆکاری ڕزگاربوونە لە تەنگ و تەڵەمە و کێشە و گرفت و ناخۆشیەکانی ژیان یا ڕەبی خوایە هەموو تەنگ و تەڵەمە و ناخۆشی و دەرد و بەڵایەکمان لەسەر لا ببەی یا ڕەبی خوای بمانکەیە بە کەسانی تاکەکار لەگەر هەموو کەسێک بە تایبەت لەگە دایک و باوکمان والسلام عليكم ورحمة الله وبركاته.